کی کوردی ژنانیش بە هەمان شێوە کە لە سەردەمی کۆنا دایکمان و نەکمان کاتێکە لە بەریان کردووە ڕۆژانە ئاسانکاریەکی زۆریان بۆ کردو بۆی کا بتوانن ئەو ئیش و کارانەی کە ڕۆژانە هەیەە بە شێوەیەکی زۆر باشبڕەوەی برن لەوانەیە هەندێک جا بڵێن باشە چۆن کاتی خۆی توانیویانە بەم پارچانەوە بەم هەموو ئەکسسوارات و بەم جلە کوردەوە ئەو جلانە بکەن ڕۆژانەمە ڕۆژی وایە کاتێک کە ئەچینە سەر کارەکەمان سەرک و ئەمانەوێت سادەترین جل لە بەرکەین لە بەرێڵێن بەخوا ئەمڕۆ ئیشەکەم زۆر قورسە ناتوانم بۆ پۆشاکە اینجا بە باس لە جلی کوردی ژنانە بکەین هەمیشە جلی کوردی ژنانە بەوە ئەناسرێتەوە لەوەی کە تێکەڵەیەکی ڕەنگا و ڕەنگە نەکێک ڕنگ بێت هەمیشە لەوەیە کە پارچەکانی ڕەنگەکانی جیاوازە بە تایبەتیوانەیە کە لە سەردەمی کۆندا کراوە و لە پاشان لەم دوایانەشدا ساڵانە گۆڕانکایی زۆری بەسەرا هاتووە بەسەر ڕەنگەکاندا بەڵام هەمیشە بە ئاڵوواڵە بە ڕەنگا و ڕەنگەکەی خۆیەوە ئەناسرێتەوە و لەگەڵەوەشا ئەگەر تێبینی ئەومان کرد بێت هەمیشە لە ڕابردووە ژنان و پیاوانمان کاتێک کە دەرکەوتون لە مێژوە ئەبینین کە بە پۆشاکی کوردیەوە دەرکەوتون کەواتە ئەمە دەری ئەخالەوەی کە هەموو قەومێک خاوەنی پۆشاکێکە لەوەی کە ڕەسەنایەتی و مۆرکی نەتەواتەکەی پێوە دەرەکەوێت بۆیە پاراستنی گرنگی خۆی هەیە لەبەر ئەمەشە کە ڕۆژێکدانراوە بۆ ئەم ڕۆژە بۆی کە گرنگی با پۆشاکی کوردی بدرێت اینجا بزانین لە ڕابردووە کراس و جلی ژنانە بەگشتی چۆن بووە پارچەکانی چۆن بوو لەوانەیە ئێستا پارچەکانی بەگشتی کەم بوو بێتەوە کراس و جلی ژنانە با باس لۆ بکەین جۆرەکانی کراس و جلی ژنانە کراسی ئاودامێن هەبووە لەگەڵ کراسی پڵپاسی و کراسی کەمبەرچینی نوێ کە ئەمانە لە کۆندا بەکاریان هێناوە هەرێکۆ بە شێوازێک وەکو ئاماژەمان پێکردلەوەی کە شێوەزارەکانی پۆشینی جلی کوردی ژنانیش جیاوازی هەر وەکوی لە سلێمانی ئەتوانین بڵێن هێل لە کۆنەوە لە ئێستاشدا کە مۆدێلی هاتوۆتەوە هێلەکە کەوایە کراسێکە وەروە لەگەڵ ژێری جلەکان و کۆڵوانە زیاتر بەکار هاتووە بەڵام ئەگەر بچینە دەستوری شوێنەکانی دیکە بۆ نمونە دەڤەری بادینان و هەولێر هەر لەکەوا و کراسێک پێک هاتووە کراسەکە بە شێوازێکی جیاوازتر دووراوە لەوەی کە هەمیشە کراسەکە کە پێی ئەوتێ شکاکی یاخود پێی ئەوتێ دەڤەری بادینی کە بە لاسیک ئەدورێت کە ئەمە شوەکە ئاسانکاری بکە کە هەندێک جار پێویست با پشتوێن نەبێت بۆ سەر ئەو کراسە بیبەسی و لەگەڵ کەوایەکی سادە کەواکە شێوازی زۆرە لە سلێمانیە توانین بڵێن زیاتر شێوازەکەی کە ئەدورێت بە سێ پارچەیی کەواکە ئەدورێت بەڵام لە هەولێر و لە بادینان و لە ڕانی و ئەوانە بەنۆ پارچەی و حەو پارچەیی هەیە کە ئەمە بە شێوازێکی جیاوازتر دەرەکەوێت بۆ شێوازی دوورینەکانیشی جیاوازی هەیە اینجا لە دوای ئەوە سەرکراسمان هەیە کە لە دەسماڵ پێک دێت و دەسماڵەکانی شێوازی جیاوازە دەسماڵی بەلکمان هەیە و دەسماڵی پەپولەش هەیە کە لەگەڵ ئەو شێوازانەی کاکردویانە ویستوانە کاپی گونجن ئەگەر هاوکارانم سلایدەکانی ترمان بنێ بۆی کا بزانین پارچەکانی دیکەی جلی کوردی چییە؟ اینجا پشتێن بۆ ئەوەی کە تۆ جلی کوردیەکە تۆکمەتر بێت و چۆن لەوەی کە سەرکۆش ئاماژەی بۆ کرد کە پیاوان پشتێنیان بەستە بۆی کە ڕۆژانە ئاسانکاریەکەم و کاتەن جار لەوانەیە ئەم کراسە کەمێک درێژ بوو بێت کەوێتەوە بەرقاچ بۆیە پشتێنێکیان بەستە بۆ ئەوی کە کراسەکە تون و تۆتڵ بێت هەندێک جار پشتێنەکە بەسەر کەواکەوە بەستویانە لە کاتی هەندێک لە کارەکانە هەندێک جاریش بەس بەتەنها کراسەکە و کەواکە لە سەریەوە بووە جا پشتێنەکانیش جیاوازیان هەیە لا پشتێنمان هەیە پشتێنی نێو ئاخنمان هەیە شتێنی حەوت و هەشتیمان هەیە شتێنی گرێچنمان هەیە و پشتێنی ئاڵۆزمان هەیە و پشتێنی پەشمینە و شاڵیشمانەیە وەک چۆنەوەی کە پیاوانیش ئەم جۆرە پشتێنیان کردو ژنانیش پشتێنی شاڵیان کردو پشتێنی شەدەشمان هەیە و پشتێنی پێپنێ گوڵینکە و پشتێنی مامەشیشمان هەیە لەگەڵ ئەوەشدا ئەتوانین بڵێن کە ئەمانە هەندێکیان بۆ جوانکاریش بەکار هاتوون لەگەڵ پۆشاکە کوردیەکانە کە لە بۆنەکانە پۆشیوانەوە کۆنە بۆ کە لە ڕۆژانە بۆ کارەکانیان و بێت هەندێک بابەتی جوانکاریان بەکارهێناوە لەگەڵ دەڤەر و ناوچەکانە جیاوازی هەبووە و لەگەڵ هەموو ئەوانەشە وەک چۆن ئەوەی کە پیاوان کڵاویان هەبوو سەروبەنیان هەبووە ژنانیش کڵاویان هەبووە کڵاو سەرپۆشەکان کۆچکە بووە هەندێک جار چارەکەیان وەکو کڵاو بەکارهێناوە کە ئێستش سەرکۆلەوەی کە گەنجەکانمان کچە گەنجەکانمان لەوەی کە ئەم چارەکەیە ئەبەستن کە زۆر جوانەوە واشەدە و هەوری گەلگەلەمان هەیە پەیوەند من حەزەکەم بۆ بینەرەکانمان بە تایبەتی جلوبەرجی خانمان زۆر ئاڵوواڵا بووە ڕەنگە جیاوازەکانە و بە شێوازی لە شێوازەکان چەندین تایبەتمەندیکەی هەبوو زۆر جار ئێوە کڵاویشتان بەکارێناوە کۆمەڵی ئەکسسوارتان بەکارێنەوە لە ڕابردووە بۆ ئێمە بینەران تۆزێ باسی جلەکانی خۆتمان بۆ بکەمە چی و چی و چی و چی جاسەر کۆ ئەمە کۆڵوانەیە با من لە بەشی سەرەوە دەسەکەم ئەمە کۆڵوانەیە ئەمە هەلومیخەکە لە بەپێی شوێنەکانی جیاوازیە بۆ نمونە لە هەولێروانە پێی ئەوتێت بەردەڕەش لەبەری کە جوان تەنها بەردێکی ڕەژەوە بەڵام ئێستا گۆڕانکاری بەسەرا هاتووە وەرە ئەم مروانەی لەگەڵا بەکارێت اینجا کەوامان هەیە
کەوامان هەیە و لە دوای ئەوە ئەمە کەسە من ئەمڕۆ کردومە زیاتر دەستوری سلێمانی لەوەی کە هێلک لەژێر کەواکۆ لەبەر کراوە سەرکۆ هەمیشە خانمەکانمان لە ڕابردووە ویستوانە زۆر پۆشتە بن کاتێک کە پۆشاکەکانە پۆشن بۆیە کەوا و هێلەکەکەشیان کردووە اینجا ئەمەی کە بە هێلەکەکەمەوەیە ئەگەر جارێ ئایپادەکەم دانم ئەمەی بە هێلەکەکە پێ ئەوتە دوگمە و دۆڵاب من ئەمە دوگمە و دۆڵابە بەڵام من ئەمڕۆ دوگمە و دۆڵابەکەم نەبەستۆ لەبەر من پشتێنم بەستوە بەستم بە هەر دوگمە و دۆڵابەکەی پێوە بێ بۆی کە بۆ بینەرانیشی پاسکەم اینجا پشتوێنەکەشمان هەیە دە پشتوێنەکان جیاوازی زۆری هێوەکوتم هەندێک جار هێرتەنات لە پارچە قماشێک پشتوێنەکە پێکێ و بۆ نمونە لە دەفەری بادینانوانە هەر لە جلەکە کە ئەیدورن یەک پارچەی پێوە ئەهێڵنەوانە و لەگەڵ خۆیان ئەیبەسن پێویست ناکا پشتوێنی دیکە ببەستێت و کراسمان هەیە و ئەوە کراس و ژێکراسیشمان هەیە دڵم بۆ خۆشەکاتۆ ئەمەڵی جلوبەرجی سلێمانی خۆشەویستان ئێستا ئەبینین خانمانمان کچە گەنجەکانمان ئەبینی گەڕاونەتەوە بۆ ڕابردوو بۆ سەردەمی باپیران و داپیران و ئەوانەمان ئەو کەوا ڕەنگاوی و ڕەنگانەی کە ئێستا لەو سالە بەرەکە ئێستا مۆدەیەتی کە زۆر کچە گەنجەکان وایە پەیوەند ماڵە خزمەکانە گەڕێنە گەژنێکی بە ساڵە چۆڵێت خواج لە کوردیەکانی ماوە ئێستا بزانم مۆدەیەتی من هەر لەگەڵ ئەوەشا من دایکم کە پۆشاکی کوردی زۆر جوانی هەیە ئەو پۆشاکە کوردیانەی کە کاتی خۆی هەبووە ئەمە ئێستا بۆ قیاسی خۆمان چاکی ئەەکەین و لەبەر یەکەینەوە زۆر جوانیشە و ئەتوانم ئەو مۆدلانەیە کە ئێستا هاتۆتەوە بەڵام قماشەکانی و کاتە زۆر تایبەتتر بووە جا بابینەوە سەر بابەتەکانی دیکەی جلی کوردی با باس لە پۆشاکی ژێرەوەی جلی ژنانە بکەین بەشی سەرەوە ئەتوانین بڵێنەوەی کە لە بنکراس و ئەجا لە کۆندا ناوەکان کەمێک جیاوازی هەبووە بۆ ئەو بابەتانێکە بۆ ئێستا تەنانەتوان بڵێن کراس و ئاوڵ کراسمانەوە بەڵام ئێستا لەو کاتەیە بنکراس و ئارەخگیر هەبووە و بەشی ژێرەوەی جەستە بووەکە و لەگەڵ ئەوەشا ئەگەر سلایدەکان بڵێن بۆ نمونە ئەو بابەتانەی کە ئاماژەمان پێکردلەوەی کە لە کڵاو و سەرپۆشەکانە بەکار هاتووە بۆنە کۆچکەمان هەیە چارەکەمان هەیە ئەوانەی کە ئاماژەم پێکرد تاسکڵاومان هەیە و بێریانیمان هەیە لەوەی کا بەپێی شەوەزارەکان جیاوازی هەیە و هەروەها لەگەڵ ئەوەشە جوانکایی دیکەشمان هەبووە کە بۆ جلوبەرگی خانمان هەبووە بۆ نە سەر و بەستمان هەبووە شەدەمان هەبووە سەروێنمان هەبووە اینجا هەوری کە ئێستاش زۆر باوی هاتۆتەوە کە زۆر کەسێ ئێستش بەکاری ئەهێنێت پشتێنمانە بۆ ئاماژەم پێکردەوەی کا پشتوێنەکان جیاوازی زۆری هەبووە گۆبەرۆک اینجا باسی گۆبەرۆکیشمان نەکە سەرکۆ گۆبەرۆک جاران بەکاریان هێناوە لەوەی کە ئەیانە لە یەخەی کەواکە یاخود ئێستا زیاتر ئەیەن لە یەخەی هێلەکەکە گۆبەرۆک بەداخەوە کە من ئەمڕۆ گۆبەرۆکم بەکار نێناوە بەڵام شێوازێکی زۆر جوانی ئەبەخشی بۆ پۆشاکانە و هەروە تاسی زێر و دەسڕۆکیشمان هەبووە کە بەکاریان هێناوە اینجا ئەمانە کە بەکار هاتوون لە سەردەمی خۆیان کەمێک ئەرکیان لە کۆڵ کردو بوون چارۆکیان بەکارێناو هەندێکجار لەم چارۆکەی لەوەی کە بەتایبەتی ئەو خانمانەی کە مناڵیان هەبوو ئەم چارۆگەی بۆ سوودوەرگرتن لەوەش بە لەوەی کە مناڵەکانیشان هەم بتوانن لە کۆڵیان نابێت و کارەکانیشان جێبەجێ بکەن پشتێنیان بەکار هێناوە هەندێکجار بوون ئەمە لەسەر دەست بەستویانە پشتێنەکان بۆی کە سوودی لێوەبرن تۆ چۆن ئاماژەت پێکردەوەی کە هەر پارچێکی پۆشاکی کوردی کە بەکار هاتووە سوودی خۆی هەبووە لە کۆنا بە خۆشحاڵیەوە ئێستا پۆشاکی کوردی زۆر ئارەزووی لەسرە لەوەی کە ئەتوانن کە خانمان بیپۆشن ئەجا ئەگەر هاوکارانم بچینە سەر سلایدەکانی دیکە بۆی باسێک لە بابەتەکانی دیکە بکەین ئەوانەی کە لەبەر یان کرۆک و ئاماژەم پێکردکەوە یان کولێجە لە نێو کرمانجەکاندا بە خەفتان یاخود فستان بووە کە ئەمە شێوازەکەی تۆزێ جیاوازە فستانەکە کاتێک کە ئەدورێت کەواکە ئەوەی لێتەوانێ و چرچێکی تێ ئەکەوێت شێوازی دوورینی فستانەکە جیاوازی هەیە و هەروەها سیخمە هەبووە و شەدە و گەلگەلە و هەوری و گەلگەلە و لەگەڵ سەڵتەش بەکار هاتووە کە هەندێکجا ئەم سەڵتێ لەژێر کەواشە هەر بەکاریان هێناوە ئێستا مۆدی هاتۆتەوە سەڵتە و هێلەکیش بێکەوە بەکار ئەهێنرێت و بزانین لە بابەتەکانی دیکە لەسەر سلایدەکان چی ترمان هەیە گەر هاوکارانم و ئەو جوانکاریانەی کە باسمان کرد بۆ ئاماژەم پێکرد گوڵیەخەمان هەبووە هەوریمان هەبووە شەدە و سەروبەست و ئەم کەمانی جۆرەکانی لاگیرۆ پڵپڵی و لەرزانە و گۆبەرۆکیشمان هەبوو ئاماژەم پێکرد کە لە لێواری هێلک یاخود لە لێواری کەوا بەکار ئەهات